بەڵێ سلااوان لێبێت ئەمڕۆ ڕێوڕسمێک هەیە لە زانکۆی سۆران کە لە نێوان کۆنسولی گشتی وڵاتی هۆڵندا و سەرۆکی زانکۆی سۆران لێرە لە هۆلی ئیسماعیل بێشکچی ئەو ڕێڕسمە بەڕێوە چێک کە پرۆژەی ڕەخساندنی دەرفەتی کارە بۆ گەنجان لێرە لە نێو هۆلی ئیسماعیل بێشکچی من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ ڤینۆس مشیر بەڕێوەبەری سەنتەری پەرەپێدانی کار لە زانکۆی سۆران بکەم کە بزانم ئامانج لە ڕەخساندنی ئەم پرۆژەیە چییە و چەند قوتابیانی زانکۆی سۆران لێرە سوودمەندە بن لەم پرۆژە. ڤینۆس خان پێم بڵێ سلااوت لێبێت ئەم پرۆژەیە چ بەرچاوڕوونیەک بە قوتابیانەدەوە تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە هەڵی کاری زیاتر لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ قوتابیانی زانکۆی سۆران بڕەخسێت؟ بەڵێ وەک دیارە کە 30 مانگی ڕابردوو ڕێککەوتن نامەیەکی لێک تێگەیشتن لە نێوان زانکۆی سۆران بە دیاریکراوی سنتەری پەرەپێدانی کار و ڕێکخراوی هۆڵندی ویدوو واژووکرا لەو پرۆژەیە کە پرۆژەیەەکە لەژێر تایتڵی یوث ئیمپلۆیمنتە. ئەو پرۆژەیە ڕەخساندنی چەندین دەرفەتی کارە بۆ قوتابی و گەنجانی دەرچووی زانکۆی سۆران و دیارە ئەوە شێکێکی دیکە لە دەست پێشخەریەکانی ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیانە کە ڕاستەوخۆ هۆڵندا حکوومەت شانشینی هۆڵندا سەرپەرشتی دەکات. طبعاً ئەوە یەکێکی دیکە لەو هەلانەی کە قوتابیان ڕاهێنانیان پێدەکرێت و ڕادەهێنرێن ترینینگیان پێدەکرێت بۆ ئەوەی بتوانن دەست بەکاری خۆیان بکەن. ئەوە دیارە لەو پرۆژەیە 4 زانکۆی هەرێمی کوردستان دیاری کراون. یەکێک لە زانکۆکانی کوردستان بە خۆشحاڵیەوە زانکۆی سۆران بوو و ئەمڕۆ وەک دەبینن ڕێوڕسمی کردنەوەی ئەو پرۆژەیە دەستپێکی لە زانکۆی سۆران افتتاحی کرا و بە ئامادەبوونی کۆنسوڵی شانشینی هۆڵندا. بەخێر بن. ڤینۆس مشیر بەڕێوەبەری سەنتەری کار لە ئیدارەی یاخود لە زانکۆی سۆران لێرە دەمەوێت بۆ چوونی قوتابیانیش لەسەر ئەم پرۆژە وەربگرم بزانم چەند ئەم جۆرە پرۆژانە دەبێتە هۆی ئاشناکردنی قوتابیان بە ئەم جۆرە پرۆژانە. سلااوت لێبێت لە چ بەشێکی ئەگەر پێویست بەخێر بێن سەرتا بەخێراتنی کەناڵەکەتان دەکەین. من ماردین خارج قوتابی لە بەشی سیاست پەیوەندی نێودەوڵەتیەکان لێرە دەستمان کردووە بە بەڕێبردنی و پانێڵە کە سوودی هەیە بۆ دامەزانی قوتابیان و هەروەها بۆ قوتابیانێک کە تازە دەرچوون و ئەو قوتابیانێک کە خوێندکارن لێرانەوە تاکیدم زۆر قوتابیان کە تەخەرروجیان کردووە لێرە ئامادەن بۆ ئەو هەلێکارە. بەڕاستی ئەمە هەلێکارێکی باشە بۆ قوتابیان و لێرەوە دەکرێت لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە لەگەڵ وڵاتانی بیانی زیاتر ئاشنا بکرێن و ئەمەش هەلێکی زۆر باشە بۆ قوتابیانێک کە دەیانەوێت هەلیکاریان بەدەست بکەوێت و لێرەوەش ئەم پرۆژێش لە زانکۆی سۆران احتراف کراوە لەلایەن بەڕێز دکتۆر شێروان شەریف قورتاسەوە و دەستخۆشی لێ دەکەین بۆ ئەوەی کە بۆ ئەو بەڕێبردنی و پانێڵە کە بۆ دامەزرانی گەنجان و خوێندکارانی تازە دەرچوو تازە قوتابی کراوە. زۆر سپاس. زۆر سپاس. ئەمەش بۆ چوونی یەکێک بوو لە قوتابیانەوە گوتم ئەمڕۆ لێرە پرۆژەی ڕەخساندنی دەرفەتی کار بۆ گەنجان لە زانکۆی سۆران دەکرێتەوە کە هەریەک لە سەرۆکی زانکۆی سۆران و کۆنسولی گشتی وڵاتی هۆڵندا جاکۆ بێرندز لێرە ئامادەیان هەیە لە ڕێوڕسمەکە کە ڤینۆس مشیر ئاماژەی بۆ کرد کە ئەمڕۆ ئەم دەرفەتی کارە لەسەر ئاستی 4 زانکۆی کوردستان کە زانکۆی سۆران یەکێکە لەو زانکۆوانە لێرە ئەم پرۆژەیە دەکرێتەوە دەبێتە هۆی ئەوەی کە قوتابیانی زانکۆ دەبێتە کاراسانی بۆ قوتابیانی زانکۆ و گوتیشی ئەو هەماهەنگیە یاخود ئەم پرۆژەیە لێرە پاشکەمێکی تر لەگەڵ سەرۆکی زانکۆی سۆران یاخود کۆنسولی گشتی وڵاتی هۆڵندا واژوو ئەکرێ و یاداشنامەیەک پێشکەش ئاڵگۆڕی پێدەکرێت و زانکۆی سۆران جگەلەوەی کە دەیەوێت لە بەشە جیاوازەکانی تری زانکۆ کە لێرە ساڵانە قوتابیەکی زۆر ئاهەنگی دەرچوونیان بۆ ئەکرێت دەیەوێت لە ڕێگای ئەم جۆرە یاداشنامە یاخود ئەو پرۆژە گرنگانە قوتابیانی زانکۆ بکاتە خاوەن بزنس و پرۆژەی سەربەخۆ لە بازاڕی کاردا لە هەرێمی کوردستان. بەڵێ ongoing CSR project like corporate responsibility project, but that was not the point.